من ئەوە بڵێم ئەم نەخۆشخانە کۆمەڵێک کەسی خۆتان ئاسا دڵسۆز بۆ نەخۆشخانەکەمان ناوی فریادڕەسی پەپولەکانی شۆڕشیان لێناوە. یعنی ئەم نەخۆشخانە توانمەوە بڵێم بۆتە فریادڕەسێک بۆ تەواوی گەرمیان بۆ خەڵکی گەرمیان بە تایبەتی. ئێمە لێرەدا ڕۆژانە زیاتر لە 50 نەخۆش ئەبینرێ لە پزیشکە بەڕێزەکانمان لە ئستیشاری بەچی بەیانیان و دواتر نێوەڕوان تەواریمان بڵێن 24 ساعتیە. ئێمە لەم ماوەیەدا هەڵمەتێکمان دەست پێ کردووە بۆ لادیەکان ئەو لادیانەی دوورە دەستن کە دەستی تەندروستی ناگا پێیان. لەو هەڵمەتەدا چەند لادەیەک بەسەرەکەینەوە. ئێمە کە ڕۆینە لادیەکان خەڵکێک هەیە توانای ئەوەی نییە بێتە شار سیارەی نییە بەدڵنیایەوە ئستفادەیەکی زۆر باشیان لە دەستی کارمەندەکان ئێمە کردو لەو هەڵمەتە کردووە و بەڵێنی شەدەین لەو هەڵمەتە بەردەوام بین بە بڕیاری دەستگای تەندروستی پێشمەرگە بەڕێز دکتۆر هێمن هەڵمەتەکە بەردەوامە بێ و بەردەوامە بین لە خزمەتی کەسوکاری شەهیدان ئەلفالکراوان پێشمەرگە چین و توێژەکان سەرجەم لە گەرمیانە. خەڵکی گوندەکان تا چەند پێشوازیتان لەکەن بە گرنگ ێزانن؟ ئێمە خەڵکی گوندەکان قەناعەتم پێ بکە کە ڕۆینە گوندەکان یعنی زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازیمان لێەکەن، یعنی خۆشحاڵن بە ئەو کاری کە ئەکرێت چونکە کارەکەن نەکراوە پێشتر. ئێستا ئێمە ڕۆینە گوندەکان کارەکان بۆ ئاسانەکەن. وەکوتم هەیە سیارەی نییە، هەیە جادەی خراپە، بەیان دوو بانی زستانە بارانە شتێکە توانای ئەویان نییە بێنە شار. ئێمە ڕۆین بۆ لای ئەوان، ئێمە ڕۆین خزمەتی ئەوانەکەین. ئێمە پێداویستە پزیشکەکانەوەین سەرەتایەکانەوەین بۆ ئەوان هەرچێک پێویست کرێ و بە ئێمە بکرێ ئێمە بچووکی خەڵکەکەین و وەکو هەمیشە لە خزمەتی خەڵکا بین.